بیسەرانی بەڕێز سڵاوتان لێبێت هیوادارم جارێکی دیکەش بتوانین گیرفانتان پڕ بکەین لە دیناری حەڵاڵ هەر بە دوعاش بێ هەر باشە. ئەم جارە باسی موچە دەکەین دیسانەوە، بەڵام باسی سەرە موچە و بەرزە موچاکەین، واتە عەلا و تەرفیع. باسیەوەکەین کە موچە خۆرێک لە هەرێمی کوردستان بە نمونە باسی دەکەین. ئێستا چەند موچە وەردەگرێت و ئەبووە چەندی وەرگرتایە و لە ماوەی تقریباً کاک خاڵید 10 ساڵەکە بێت عەلا و تەرفیع وەستاوە نیە؟ تەرفیع لە ساڵی 2015 وەستاوە، ینی تەرفیع 10 ساڵی ڕێکە لە بەرزکردنەوە 10 ساڵە وەستاوە، بەڵام سەرە موچە ساڵێکە لێ وەستا، ساڵێکە لێ وەستاوە. ئەو بۆچی وەستاوە؟ بەسابی بووجە و کێشەی نەسەکانەوە ئەو سەرە موچە زۆر نییە، بۆچێکی زۆر کەمە بەڕێزێتەوە دڕۆنەکەم لە خزمەت. سەرە موچە گەر ڕابژیرێت تەسی دەکاتە سەر تەرفیعیش نێڵێ ئەویش حەسەلەن پرسیارێکی زۆر جەوهەری دروستە. سەرموچە بڕێک زیادەی ساڵانەیە بە پێی پلە وەزیفەکان لە خوارەوە لە 4000 دەست پێکە لە دەرەجەیەوە بە 5 بۆ 6 بۆ 7 ئەخیریان کە وەرەگیرێ ڕاستەوخۆ 200,000 لە دەرجە تاوی. ئێمە لەم مەڵقەیە لاسیکمان حازر کردو بۆ پارانی کە کاک خالید ئەو دینارانی کاک خالید بۆ مانەژمێرێ. لاسیک ئامادەیە و کودوارێڵە لە ماینی نەبوو ئاخوڕە دوورین، ئێمەش لە پارەی نەبوو لە دیناری نەبوو لاسیەکەیمان حازرە. بەرحاڵ کاک خالید بۆمان ڕوونکەیتەوە، ئەمانە ڕوونیکەینەوە. کەسێک ماوەی چەند ساڵی ڕابردووە شایستەی دارایەکەی چەندە لای حکوومەت لە کە ئەبووە وەریگرتایە، ئێستا موچە خۆرێک چەند وەردەگرێ ئەبووە چەندی وەربگرتایە. جارێ زۆر بە خێرای پێم بڵێ بەرزە موچە چی و سەرە موچە چیە؟ ینی با بڵێین سەرە موچە لەگەڵ عەلاوەت چییە؟ عەلا و تەرفیعەوە سەرموچە بەپێ ئەو پلانی کە باسمان کرد ئەگەر بە خێرایی نەبکەین ڕاستە و خۆ بڕێکی دیاریگای موچەیە ساڵانە ئەچێتە سەر موچە بنەڕەتەکە بە ڕێژەیەکی دیاریکرابوون لە پلەکانی خوارەوە 4000 دوایی بۆ 5 بۆ 6 هەتا ئەوکو ئەخیران کە 3,000 بۆ پلەی وەزیروانەکان و سەرموچەی پێڵێن لە هەمان هەموو ساڵێک مەسەلەن لە تایبەتەکان بۆ نمونە بە هەموو ساڵێک عەلاوەکە وەرزیادە بێ بە شێوەی ئەوە 3,000 لە خواری شەو 4,000 5,000 6,000 هەتا 12,000 7,000کەش ڕادەرجەی دوو ئەوانە. ئەو زیادە ساڵانەیە کە چێتە سەر موچەی فەرمانبەر دوای تاواکردنی ماوەی ساڵێک و ماوەی یاسایی خولای وەزیفی. باش ئەمە تەرفیع بەرزکردنەوەی موچەی فەرمانبەرە دوای تاواکردنی ماوەی یاسایی پلەی پێشووتری بۆ پلەی سەروتر. ئەو ماوەی چەندە؟ پلەی پێشووتر لە هەتاوەکو لە دەرەجەی دەوە هەتاوەکو دەرەجەی 6 وەزیفی 4 ساڵ جارێکە. باشە پلەکانی 5 هەتاوەکو دەرەجەی 2 وەزیفی ئەبێ 5 ساڵ جارێک بن. بەڵام لە ناو سیستەمەکە جارێکە ئەشکالاتێک دروستکراوە ئەوەی گەشتە دەرەجەی 2 وەزیفی ڕاستە و خۆ لە باتی 5 ساڵەکە تەرفیعیکەن پێ بکەن بۆ دەرەجەی 1 وەزیفی 11 ساڵ ئەیبن، یعنی 6 پێ زیاد دەکەن، بۆیە لە باتی تەرفیعەکە ئەوشی پێکەن بە عەلاوە. تەرفیعیش 4 خاڵی یا 5 خاڵی سەرەکی مەرجی هەیە بۆ تەرفیع. شەرت نییە هەر کەس 4 ساڵی تاوا کردی ئێستا تەرفیعەکە یا 5 تاوا کرد تەرفیع مەرج نییە. 4 شروط دانراوە مەرجە قانونیەکانی. یەکێک لەوانە ئەبێ پلەی چۆڵی بەتاڵ هەبێ، چۆن تۆ خانوویەک بۆ خۆی 3 ژووری هەیە و هەر 3 ژوورەکە ماڵی تایە، چۆن کرێشێکی تریتەکەی لە عینی ژوورە لەگەڵ ئەوانە بژی لە کاتێکا ژووری بەتاڵت نییە، ئەمە پلەی بەتاڵی پێڵێن. ئەبێ قۆناغێک ئامادەکرابێ بۆ ئەو کەسە لە ماوەی ئەو 4 ساڵە کە ئامادە بێ بچێتە سەروتی. لەمە تێناگەم زۆر ئاوەسایەکەم 4 ساڵ زۆر جوانە خزمەتم هەیە. بەڵێ کاتێک مامۆسایەکی 4 ساڵ خزمەتت هەیە موچەکە 300 بۆ نمونە 296,000 کولیەکەیە 296 314 وەنیە ڕاستە و خۆ 296 314 ئەبێ ئەم 4 ساڵە یەکەم شت تاوت کرد ئەمە تاوت کرد. دوو کە تاویشت کردووە 362کە پلەیەک شوێنێک حازر کرابێ کە تۆ بتوانی لەو شوێن حازری کردبێ میلاکاتی دایرەکەت کە پێ بە قانونی 25 میلاکاتی موچە تەعین تەرفیعەکە دەست خۆش دەست مەرجەکە قانون وای داناوە بەدەست نەمنەوە نەتۆیە. ئەبێ لە ناو 6 کەسی وەک تۆ هەیە وەک من هەیە ئامادەن ئەو موچیان هەیە و هەمان کولیەنەوە هەمان تواناشیان هەیە، ئەبێ کامیان بتواناتر و لێ هاتوورە لەم 6 کەسا دایرەکەی من 5 کورسی داناوە بۆ 6 کەس سەری دانیشیاوەیەکیان بەپێوە قەت ڕوویاوە لەسەر ئەو بنەمایە خەڵێ ڕاستەوخۆ ئەمەیەکێ لە مەرجەکانە هاتووە لە میلاکاتە
3 کورسی دانراوە بەڵام 5 کەست ئامادەیە دابنیشێت دوانیان ئەبێ بە پێوە بن ئەو بە پێوە بوونە ئەگە باشە بیکەینەوە بە شێوە ئیدارەکەی ئەبێ ساڵێک بمێنێتەوە لەو دەرەجا بە شێوە هینەکە بڕوا ئاسۆیەکە هەتا لە میلاکی ساڵی داتۆ جێگەی بۆکەنەوە بڕاتەسە ئەمە خاڵیکان خاڵی دووهەم خاڵیکەن ساڵەکانی تاواکردێت دوو لە میلاکە هەبێت 3 عقوبەی نەخواردوێت تاوەکو بەبوونی عقوبەکەون بێ یعنی توانە و لێ هاتووی مۆزەفەکە دەربخا 4 جەدوەلی موچەکە ڕێگە با تەرفێوی و باسی سفرەکەمان کرد جاری وهەیە سفرەکە ڕێگە نایە 4 فعلی تاواکرد بە سفرەکە 3 جوانە باشە جەنابەت لە ئەڵقەی پێشوە باسیەوەی کرد لە ساڵی هەفتاکانەوە تاوەکو دەستەمانی قال و بەلاوە تاوکۆم دوانەش هەرێمی کوردستان و عێراق بە یەک سیستمی موچیان وەرگرتووە بەڵام لە 2015 تقریبا جیاوازێکی زۆر ڕوویە ئێمە لە ئەوان 2015 سیستمی موچیان گۆڕا تقریبا ئێمە لە 2024 چوینە ئەو حاڵەتەی کە ئەوان لە 2015 تیایەن بەڵام ئێمە لە 2015 زۆرشمانێ لە عێراق ناچێت بە تایبەت بابەتی عەلا و تەرفیع ئەمێ بۆم باسکەی خەڵک لە کوردستان موچەخۆری کوردستان بەگشتی چەند عەلاوەیان خوراوە و چەند تەرفیعیان خوراوە دواتریش بە نمونەمە ڕوونەکەینەوە زۆر درستە ئەوەی کە بەڕێز باسێکی ڕاستە و خۆت جەدوەلەکە هەر هەمان جەدوەلە بەڵام تەنفیزکردن و جێبەجێکردنەکەی لە عێراق لە 15 کراوە لە هەرێمە لە مانگی چواری 2024 کراوە باشە هەموو فەرمانبەرێک لەو حاڵەتی کە باسمان کە بەپی قۆناغەکان کەوتمان مەرحلەکانی خوارەوە 4 ساڵ و 5 ساڵەکە لانی کەم لە 2015 تا 2025 بە زمانێکی سادە 10 ساڵی ڕێکە مۆزەف ئەم زۆمەی لێکراوە تەرفیعەکەی خوراوە بۆ ئەم حاڵەتانش هەر کەسێک لە دەرەجەکەی خوار خۆ لەگەڵ ئەوی سەری تری کە شایستەیەتی ئەگەر 4 ساڵەکە بۆ بێت 4 ساڵ ئەوانەی لە دەرجەکانی خوارەوەن 8 ساڵەکە هێشتا 2 ساڵی کەشی بێزگە لە 2 تەرفیع 2 ساڵی کەشی خوراوە کە عەلاوەیە بۆ نمونە لە دەرەجەکانی 10 9 8 و 7 ئەوانە ئەمانە ئەویان خوراوە ئەوانشی چوونەتە دەرەجەکانی 5 ڕاستە و خۆ 2 تەرفیعەکەی 10 ساڵەکە خاڵید ئێمە لە بابەتی موچەیە دەڵێن موچە پاشەکەوت کراوە نەدراوە ناڵین خوراوە بەس لە عەلا و تەرفیع ئاڵین خوراوە یان حکوومەت وکو قەرز لەسەری حساب کراوە چەمەسە حکوومەت پێشتر ئەیوت ئەمە پاشەکەوت کراوە و قەرز لەسەر حساب لە ساڵی 2010 بڵێ هەر باسی پاشەکەوتی موچۆمانە دەکەم کە باسی ساڵی 2000 دوای بەڕز دێگەم بڵێ بەمەسم ئێمە لە موچان ناڵین خوراوە بەس عەلا و تەرفیع ئاڵین خوراوە لەبەر خوراوە لە ڕووی ئاساییەوە لە ڕووی یاساییەوە لەبەرەوەی تەرفیع وتمان ئەو 4 مەرجە هەیە زۆر مۆزەف هەیە و 4 مەرجەی خۆی بە فعلی تایە بۆ ئامادەش بۆ پێوەستمەوە حکوومەت لە ڕووی یاساییەوە نایداتەوە ئەو پارەیە هەتا ئێستا شتێک نییە بەڵام نابێ لە ئەڵێ مل قرتاندن ئاسانترە لە مەسەلەن بۆ نمونە حکوومەت ماوەیەک کە موچەی نەدەدا یان نیو موچەی دەدا دەیگوت ئەمە قەرزە لامان دواتر حکوومەت یاسا بڕارێکی تریان دەرکرد وتیان قەرز نییە بە ژێرەی داهات موچە دەدەین واتە لە هیچ حاڵتەکان نەوتراوە موچەی خوراو حکوومەت وتی قەرزە لەسرم بەس لە عەلا و تەرفیع وشەی خوران بەکارێنی لەبەرەوەی تۆ مافی ئەو ساڵی خۆت کە شایستەی نادرێتەوە مەسم لەوەیە موچە خۆر چاوی لەوە نەبێ بڵێ ئەم پارێ وەرەگرێەوە درێتەوە بەڵام تا ئێستا لە هیچ کەناڵێک و لە هیچ فینێکەوە باسیەوە نەکراوە بۆ نەواتە نەخوراوە کا خاڵید باشەکەواتە بە جەناب دەڵی پاشەکەوت کراوە ئەوە نیە قەرزە قەرزش کۆنەبێ ئەمان لە ڕاستیان نابێ بە هیچ شێوەیەک پرسیارێکی زۆر جوان هێنایەوە بابی یەک موچەیە لە میزانیا ئەو بابەی کە ناکرێ بە هیچ شێوەیە مناقەڵی تیا بکرێ پارەی لێ دەربکرێت تەناقەڵی پێ بکرێ بابی یەکە هەر هەشتینەکەی تر فەسڵ و مادە و بابەکانەکرێ بەڵام لە موچە ئەبێ پارەی بۆ تەرخانەکەی پارەی لێ دەرناهێنی لەبەرەوە نابێ بە شێوێ بخورێت بەشێکە لە موچەیانی عەلا و تەرفیع هەر خۆی موچەیە خۆی موچەیە و زیادەی کەمالیات نییە بڵێ زیادەی ساڵانە ناچێت دەست بابی هیچ ئاخر ئێسەوە چەند ساڵێکە موچەکە وەکو تێرەکەی مەلای مەشهوری لێکراوە سەر و گوێی کەروتی ئێستا لە تێرەچی هەنی عەلا و تەرفیعی لێکراوەتەوە ئێستا لە موچە دەچی بەڵام بەخوا ئێستا لە موچە ناچی موچە بۆ تەرتیباتەیەوە خۆشە عەلا و تەرفیع و مەترسی و دەرماڵی هاتوچۆ موچە ینی
ساوابکە نابێت مانای کەلیمە کاکەگەر قەت نەکەم ئەوە بەڕستە لی بۆیە ئەڵێم خوراوە لەبەروی تا ئێستا گوێمان لێ بووڵێ ئەگەرم جارە نەوتەکەش بڕات و ڕێبکەین لەگەڵ هەرێ بەغا هەرێم و بەغا ڕێبکەون ئەبێ موچەکانی پێشتر هەمووی بداتەوە عێراق بەڵام تا ئێستا باسیەوەی نەکردو تەرفیعەکان و علاوەکان بدرێت باش ئەوە کرێ لە دەرفەتێکی ترا قسەی لەسەرکەین کاک خالید ئێستا بە نمونەیەک ڕوونیکەینەوە مثلەن من چەند نامەیەکم بۆ هاتووە کاتێک باسیێم بابەتەم کرد هیچێک لە نامەکان هاوڵاتیەکە موچە خۆرێکە پرسیارە کاتەڵێت بۆ نمونە من مامۆسا بووم لە ساڵی 2023ەوە 139,000 دینار موچەی بنەڕەتیم بوو ئێستا 990,000 دینار وەرەگرم چەندم لای حکوومەتە ئەوە چەندم وەرگرتایە وە چەندم لای حکوومەتە کە دەماوەی چە ساڵی ڕابردوو نەیدامەتەوە بەڵام ئەم نمونەیە وا لێ دەکەین کە بیکەمە نمونەیەکی گشتگیر باشە ئەمێ جەناوت بە نمونەیەک پێم بڵیت زەحمەت نەبێت کەسێک ساڵی 1990 دامەزرابێت بڕوانامەی دبلۆم بێ یان بەکالۆرس وەزام دبلۆمە کارۆلە زۆر ساڵیان بینە دبلۆمەکە 265,000 دوای یەک ساڵە بێ 296,000 تەرفیعێت زۆر باشە دبلۆم بیان بە کالۆرۆز بێ دامەزرابێ بە مامۆسا یان هەر لە فەرمانگەیەک بێ باشە چەند پێشتر چەندی وەرگرتووە ئێستا بووە چەندی وەربگرتایە باشە و چەندێک عەلاو تەرفیعی وەرنەگرتووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەی مەسەن 2015 وەستاوە پێشتر هەبووە ئەمن بە داتا بە زانیاری پێ بڵی بۆ حساب بکەی ئەو بەڕێزەی کە بەڕێزت فەرموو لە ساڵی 2000 مثلا 1970 لە 1970 لوسیمە لەنەوە 8 تعین بووە تاوەکو 2025 ڕاستەخۆ 27 ساڵ خزمەتی هەیە خەریجی ماهەدەکە بێ یا کولیەکە بێ ماهەدەکە بێ بە ساڵێکی ڕا لەولا بۆ تەرفیعەکە چێتەوە هەمانین ئەم 28 ساڵی کە بۆ حسابەکە یان 27 ساڵە ڕاستەخۆ بە دەرەجە وەزیفەکانی 7 و 6 و ئەمانە 4 ساڵی لە 5 و 4 و 3 و 2 لەوێش 20 ساڵی ئەبێ لە دەرەجەی دووە لانیکەم موچە بنەڕەتەکەی فقط بنەڕەتەکەی بە چەند دامەزرا ئەو خۆی لە ئەسڵا ئەگەر ئینەکە بێ بە 200 بە موشەکۆنەکانە بەم جەدوەلە پێدڵن 65 باشە بە هەر دەرەجەی هەشتێکەکەی لەکۆنەکانە بۆیە ڕاستە خۆ بەو ساڵی خزمەتانی کە 27 ساڵە ئەبێ لانیکەم گەشتوێتە دەرەجەی دوی وەزیفی 775,000 بەس بنەڕەتەکەی یا 843 ئەو ئێستا چەند وەرەگرێ ئەو کە 143 ئەو ئێستا چەند وەرەگرێ ئەبێ موچەی بنەڕەتەکەی 843,000 بێ ئێستا چەند وەرەگرێ 10 ساڵ لەم 843 کەمتر وەرەگرێ 10 ساڵ لە 843 کە کەمتر وەرەگرێ ڕاستە و خۆ ئێستا موچەکەی لە دەوری 539,000 دینارە بنەڕەتەکەی یا 549,000 549,000 وەرەگرێ ئەبوایە 800 و ئەبێ 800 لانی کەمە وایە 843,000 ناوەرگرێ وەرگرێ ئەمە لەبەرەوەی دوو تەرفیعی 5 ساڵی خوراوە بەس لە موچەی بنەڕەتەکەی بەس لە بنەڕەتەکەی کە زۆر باش ئەمە یەک هەمیش لە بڕگەی دوو هەمیشی ڕاستە و خۆ بۆ هەر ساڵێک لە زمانی ئەوەی کە دوو قۆناغی بڕیوە قۆناغێکیان کە دەرەجەی چۆتە دەرەجەی دوو قۆناغێکیان کە دەرەجەی سێ ئەوی پێشوشیان کە لە دەرەجەی چوارە لە چوارەکە هەموو ساڵێک بۆ خۆی چەند تەرفیعی وەرنەگرتووە دوو تەرفیعی خوراوە منەڵە وەری نەگرتووە باشە شەی خوراوە بەکارناوین باشە دوو تەرفیعی وەرنەگرتووە ڕاستە و خۆ تەرفیعی گیانی لە 443 بۆ 509,000 تەرفیعی دوو هەمی لە 539,000 دینار بۆ 631,000 دینارەیە 750,000 کە باسەکەین لەم حاڵەتە زائیدی هەموو ساڵێکی نسبەی علاوەکانی لە دوو مەرحلەی جیاوازە لە مەرحلەیەکیانە هەموو ساڵێک علاوەکەی 10,000 بۆ لە مەرحلەیەکی تریانە هەموو ساڵی علاوەکەی 12,000 باش بە کۆی پارەکانی ئەو موچەی کە ئەبێ شایستەی بێت 443,000 ئەوەی ئەو وەری گرتۆ بۆ خۆی بەوەی کە باسمان کردو 609,000 دینارە بنمونە نزیکە بێتەوەلەوە فەرقی ئەم دوانە بۆ ماوەی ئەو چەند ساڵە کە 10 ساڵە ئەبێ بدرێتەوە پێی کە بە تەقدیری ئەگەر لە معادلەیەکی وەک ئێمە ئەڵین تەخمینی کە بێ هەموو ماهەکانی پێشوبیان و لەیەکی دەرکەیت و چەندێکە زەربەی 12کەی نزیکەی بۆ خۆی ئەوەی کە ئێمە باسەکەین لە 16 ملیۆن دینارێک دەرەچێت 16 ملیۆن بەڵێ بەوەی کە بەو حەقی خۆی کە بیدرێتێ ئەگەر کەسێک ساڵی 1998 دامەزرابێت بە بڕوانامەی دیبلۆمیان بە کالۆرس کە زۆر جیاوازی نییە باشە
ئەبوایە 843,000 دینار موچە بنەڕەتەکەی بووە دوای 26 ساڵ لە خزمەت، بەڵام 509,000 دینار وەرەگرێ ڕوونە کەواتە 334,000 دینار کەمتر وەرەگرێت بەس تەنیا لە موچەی بنەڕەتی جیازی مانگان بەڵام بەس بە سەرە موچە 1,288,000 کەمتر وەرەگرێ، تەرفیع 16,440,000 کەمتر وەرەگرێ بە کۆی گشتی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەم موچە خۆرە 16 ملیۆن و زیاتر لە 700,000 دینار ئەمە شایستەی داراییەتی کە لای حکوومەتە، واتە 16 ملیۆن دینار هی بەرزە موچە و سەرە موچەی عەلا و تەرفیعە هی ماوەی 10 ساڵی ڕابردوو ڕێژەی دەرماڵەکانی ئەمە بەس تەنیا باس عەلا و تەرفیع و ڕێژەی دەرماڵەکان ناکەین، ئەمە بە خەمڵانێک باسی دەکەین. کاک خالیت ئەتوانیت لەسەر ئەو وایت بۆردە تەختە سپێ نمونێکی دیکەمان بۆ بێنیتەوە کەسێک بە بڕوانامەیە کە خۆت هەڵی بژێری بۆمان ڕوونکەیتەوە زەحمەت نەبێ ڕوونتریکیتەوە ئەوەش درست ئەوە دوو جۆر ماجیکمانەیە فەرموو ئەگەر بە نمونە ئێمە دەنگەمان وڵات فەرموو طبیعی بەڵێ ڕۆشنەوە کامێرە پێدا بەڵێ کەسێکمان هەبێ لە ساڵی 1992 ئەنی دووبێ بەڵێ مەدەمەزان بێت بەڵێ بە شابێ ئەمەدێ هەتا وەکو ئیسر بە دەوامە لە وزیفا باشە ڕاستەوخۆ 2025 بۆین بۆی بنکردنەوەکەمان هەر بەڕێزێ ویستی بتوانێت لە لای خۆیەوە ئەم حاڵەتی کە هەیە ڕۆشن بە ئیشی دەسەرتا لێرە 2 ساڵ لەوێش 27 ساڵەکە بەڵێ 27 ساڵ خزمەتی هەیە بە شادەی ئامادەی بەڵێ کە ڕاستەوخۆ 27 ساڵ خزمەتی هەیە باسی جەدۆلێکمان کرد ئەمە جەدۆلەکەمە دۆر ئاسان و کورتێکینەوە هەموو جەدۆلە بەڵێ ڕۆڵە هەموو جەدۆلەکە ناسیم بۆی هەر بەڕێزێک بە پێش نۆڵە تا ئاسان بێت بۆی هەر بەڕێزێک بە پێش دەکەی و توانایك ساڵانی خزمەتەکەی خۆی دزانێت چی بۆ یاریەکە ئەمە دەرەجی 6 ئیتر ئاوە سەرکوێت بە موچە سەرکوێ بەس بەڕەکان کەمەتە بەڵێ بەڵێ ئەم بەڕێزە ئێستا گەشتۆتە پلەی چەند ئەستەڕێ والله ئێڵین کڕەحمنتا بەڵێ گەشتۆتە چەند و ئەبێ بچەریش بێت بەڵێ ئەمەی لێرە 27 ساڵی هەیە لە پێش ئەو دیاریکە ئەبێ ئێستا چەنی هەبێ بەڵێ ئەمان دیارێکین کە 27 ساڵی هەیە ڕاستەوخۆ خریدی عدادیە لەم دەرزەدانرێ ئامادەی زۆر ئاسانێکینەوە 4 ساڵی پێویستە بۆ ئێرە ئەمە 1 2 3 ئەمە چواری ئێرەشی پێویستە لە دەرەجەی 6 چواری پێویستە لە دەرەجەی 5 ساڵی پێویستەوە بەڵەوە ئەمەکەمان بەڵێ هەموو ساڵەکان کۆکەینەوە ئەگەر ببەخشن بۆ ئەوەی ئەمە ڕێبەکەمان لێ نەبێتەوە زیانە ئەمداوە لە دەرەجەی 5 لە دەرەجەی 5 ساڵی پێویستە دەخۆ ناگات ئەوێ ئەگات ئێشەنە لێرێمەوتمان 27 ساڵ باش ئامادەیشە 4 ساڵ 8 ساڵ 12 ساڵ ئەوە 22 ساڵەکە 22 ساڵ تا ئێرە کەواتە هێشتا ناوێتی بەڵێ ڕاستەوخۆ دەرەجەی سێشی ئەچێتە دەرەجەی سێش بەڵێ ساڵی دەرەجەی سێ ئەگەرم تێکەڵبوونە لەبەرەوەی بەڵێ زۆر وازە فەرموو ئاسانە ڕاستەوخۆ ئەبێ بێت دەرەجەی سێ بۆ ئەوەی 27 ڕێکی بینێ ئەمە 12 ئەمە 22 ئەمە 27 دەرەجەی سێ یەکەم موچەکەی ڕاستەوخۆ 621,000 دینار باشە لێ ئەمە لەی سێ قۆناغیە مادام 27 ڕێتە ئەگەر تەواوی کردبێ 27 ڕێک ماوەی مدەوەری هەیە خولای وەزیفی ڕێک ڕاستەوخۆم لی باتە 633,000 دەمەرجێ غیاباتی نەبێ عقوبەی نەبێ ئەوێ دابڕانەوە باشە نەبێ 633,000 دینار باشە تەنها موچی بنەڕە باشە بەڵام لە ئێستا چەند وەرەگرێ بەفی بەو وەزعەتی کە هەیە لە ناوەس مۆزەفینە 10 ساڵە تەفیعی لێ بڕە بای دیراوە 2015 هەر بۆ خۆ جەدۆلەکەمان لەبەردەستە 5 ئێرە دووە 5 ئێرە زۆرەوە دووە ئەوە 10 ساڵ کۆناوی لێرە هەیە ئەمەدا لەواتە لێرە ڕاستەوخۆ هێنراوەتە دەرەجەی 6 دەرەجەی 6 چەنە موچەکەی ئێستا ڕوونێکینەوە بەڵێ زۆر وازە هەبێ لە دەرەجەی 6 وتمان 2 ساڵی لێرە چۆتە پێش و 2 ساڵە ئێنینەوە ئێردواوە دەرەجەی 6 کۆناغی
هەشت چونکە دە قۆناغە بش بەڵێوە ئەمە فلەی شش قۆناغیەوە فلەی شەشەکەمان ڕاستەو خۆ لێرە بە دیاری کراوە 362,000 دینار 362,000 2000 بەڵێ بەس کاک محەممەد مامانە 362,000 دینار دە قۆناغی ئاوا بڕیوە دە شەشی 6 لەگەڵ 362 ڕاستەو خۆ جەدوەلەکەمان پێمانەڵێ 362 ئەمەدا بەڵێ ئەمە دەرەجەی شەشی وەزیفیمان بگورن 362 422 422 وەردەگرێ ئەوەی کە ئێستا بۆی کراوە 422 یاوەری دەگرێتەوە دەپێ ئەوەی 10 ساڵە تەرفیعی بڕاوە 422,000 بێت یعنی 211,000 دینار کەمتر وەردەگرێت تەنیا لە موچەی بنەڕەتی لە موچەی بنەڕەتی بەڵێ باشە 211,000 بۆ هەر مانجێک زەربی 12 بکەن یانەی کەم ببەخشەکە تۆزیحەکەوا بین کۆ ئاسانترین بەرام بۆی دۆڵەکەن و پامکە بگەێنێ 633 بنەڕەتی ئێستا کە حەقی خۆیەتی ماکی خۆیەتی بەڵێ پێی نەبەشراوە ئەمە موچەی شایستە باوای ناوبین دروستە؟ بەڵێ ڕاستە موچەی ئەمریکا پێی نەدراوە بەڵێ 22 22 لەیەکی دەرەکەین 211 کرد 211 111,000 دینار تەنها موچە بۆ مانگێ وازەها؟ بەڵێ بۆ ئەو تامەکەمان ڕێک بگات چۆنە بەڵێ زۆر بۆ یەکمانە بەڵام بیرمان نەسی ئێمەوتمان 10 ساڵی ئەوە زەربی 12 بکەم ئەوە بەڵێ هەر ڕاستەوە خۆ 211,000 زۆر حەزەکەم زەربی 12 کەم نەتەیەش 2,532 جوانە ئێستا 2,532,000 کی زەربی 12 کە لە بەرەوەی 12مانی هەر ساڵێک باش ئەمە 2,532,000 کات زەربی جارێکی تێکاک مەحەمەدیان ئەبەرەوەی ماوەی 10 ساڵ ئەوەی خوراوە دەڵۆبی 10 ساڵی بین دەیەکەین ڕاستەوخۆ 2 ملیۆن و 3 ملیۆن شتێک لەم لەشەوە وەڵا ئەوە 25 من بەنیان زەربی 2,532 تاوان 25 ملیۆنەکە لە 25 ملیۆن و 320,000 دینار ئەمە قۆناغی یەکەمی ئەم کەسە حەزەکەم ناوی بنین شاخەوان کاک شاخەوان یا خاتو ناسکە یان شلێر یان کنێر باشە هەر ناوێک کە ساڵی 1998 دامەزراوە بە بڕوانامەی ئامادەیی ئەبوایە موچەی بنەڕەتیەکەی 633,000 دینار بووایە بەڵام چەند وەردەگرێت 422,000 دینار وەردەگرێت جەدوەلەکە وا دەڵێت جا ئەمە کەلیمەی قورئان نییە 200,000 دینارێک کەمتر یا زیاتر بگۆڕە کاکە حەمەدیانە 200,000 ئەگەر ئەم بەڕێزە بۆ خۆی پێشخستنی هەبێ وەنیە خزمەتی تریە نابێت و زۆر زیاترش بۆ هەر مانگێک 211,000 دینار کەمتر وەردەگرێت کاک شاخەوان بۆ هەر ساڵێک باشە حسابمان کرد بۆ هەر 10 ساڵ حسابمان کرد بە کۆی گشتی 25 ملیۆن و 320,000 دینار کەمتر وەرەگرێ کە بۆ هەر ساڵێک 2 ملیۆن و 520,000 پەیامەکەمانە بەشی دووهەمی پەیامە فەرموو مامۆستا بەشی دووهەمی پەیامەکەمان ئێمە تەنها ئەمە بەس تەنها لەسەر موچەی بنەڕەتی قسەمان کرد ئەی ڕێژەی شەهادەکەی ئەگەر لێ پرساوی بەشێک بێت دەرماڵی ترسناکەکەی یا مەقتوعەوە تێکراکی لە سەدا چەندە ئەوە بەپێی ئەو ڕێژەی کە بۆی دانراوە بە تێک مەسە کەمترینی چەندە بابر کەمترینی سا کەمترینی ڕێک ئەو پارەیە بۆ خۆی بێنەرەوە زەربی 45 ئەگەر خریجێکی کولیە بێت تەقسیمی سەدیکە 2 ملیۆن و 532 با زەربی دەکەی کەمەوە دیسانەوە زەربی چەندی کەم زەربی 45 لە 100 خریجێکی کولیە بێت تەقسیمی سەدیکە تەقسیمی تاوت وڵاهی تەقسیمی سام ئەوەش زۆرەکات 11 ملیۆن ئەوە من و تۆ نییە لە خۆڕایی بێنێ
ئەمە مافی شایستی شەهادەگەیدی کاکە حەمد. یعنی کاک شاخەوان ئەگادار بێت تەنیا 25 ملیۆن نییە 11 ملیۆنیشی لەولا هەیە ینی تقریبا 35 ملیۆن 36 ملیۆن دینار دەکات. ئەمەی ئێمە داینین ئەگەر بەردەوام بێ لە وەزیفە و قەتع و عقوبە و سزای و شتیتەی نەبێت. بەڵام کەسەکە دەرماڵەی هەیە دەستخۆشانەی هەیە لێپرساوی هۆبەی هەیە پۆستێکی هەیە ینی بەڵێ 35 ملیۆن دینار زای زۆر خۆشە یاسێکی تەلەفۆنی بۆ کاکا خالیت بڵێەوە 35 ملیۆنە لام بوو وەرە بیبەرەوە یانەوە هاتووم لە شوێی وە نییە 35 ملیۆنە لای کەسێک بێت کا خالیت کورداری قسەیەکی هێڵێ قەرزار ئەگەر نعلی تێگرتی نعلەکەی هەڵگرەوە چونکە ڕەنگار ئەوەی پێبێ جوانە دشمانێ ئەگەر بەرەز قەتعانەکەی هەست بێ و لە مست بێ نەگنەوە بێ و نەبێ بۆ خەڵدانی ناو دەستی لە چلیسە دارەکە باشترە ئەو 35 ملیۆنە گریمان تۆی بە چەند لی دەرەچی ئەگەر بە پێفرۆشتنەوە بێ هەر کاکە حکوومەت هەڵەیە کە 35 ملیۆنە لامە جوانە باشە بەوەن حکوومەت لەگە خەڵکاوی کردووە لە کاکە ژامە تۆ قەرزاری منی لە کارەبایە 100,000 لایە وەرە بە هەفتا لی دەرچوو حکوومەت بە چەند لی دەرەچی ئەو 35 ملیۆن ئەگەر بۆ قانونە بێت کە حکوومەت ئێستا ئەیکا دەڵێ هی خۆم بۆ خۆم هی تۆشە خۆم هیچ ڕەحمەتی خوا لێ بێ 35 ملیۆن من حکوومەتم باشە 35 ملیۆنم 35 ملیۆنە لای منە قەرزارتم باشە هەڕێک جا پێم ئێستا بە چەند لی دەرەچی ئەگەر ناتوانم بەمەوە زۆر جوانە ئەگەر لە ماوەی 3 مانگە ئەمەیتەوە غازیم بە 25 دەی بوت لە ماوەی 3 مانگە ئەمەیتەوە ئەگەر بە شێوەی قستیش ئەمەیتی هەر ڕازیم و قبولمە بە بەردامی ئەو کاتە پێنجەکەی هەر بۆ ئەگەر بەسەرێکەوە بدەمەوە بەسەرێکەوە ئەمەیتی بە ڕێژە بە حکومەت خۆی سابتی کا بڵێ بە چەند لی دەردەچی 35 ملیۆنە وڵا زۆری تەماحم لەوانی ڕاستە و خۆنیوی بۆ من و نوێ بوت وڵای هەر هەتە باشە ئەی خۆ داب نابوو بە 10 ملیۆن لی دەرچکە حەمەتی قەنەعەتم پێ بکەی بڵێم هەمووی بۆ تۆ من تۆ بم بە 12 لی دەرەچ من بە دێرەمەوە کە من تەنها جارێک بژیم هەم تۆشم خۆش و هەم ئەویش نەتیشکی خۆرە دۆرێنم نەتریفەی مانگە شەویست سڵاو لێ پەشێ باشە قوربانە جوانی فەرمووی خێر بیتەوە زۆر جوانت هێنا ئەتوانین بە زۆر بە سادەی نمونەیەک باسکەین خەڵک چۆن بە ئاسانی بە نزیکراوەی ینی باشە زۆر جوان ئەمە بەڕێزان شتێکەیە لە ماتماتیکە مامۆسا ئەکیلو ماجیکانم بیت ئەفکات ئەمە علامەتی یەکسان نییە ئەمە ئیستیمەیشنی گێڵە تەکمین واتە خەڵوانزێت باشە بە خەمڵاندن ئەتوانین نمونەیەکی بەسیط خەڵک لە ماڵەوە خۆی بیکە زۆر جیازی بەسیتی خەڵ لە ماڵەدانێ فاسی شەکرە بۆ خۆیەکایان زەختی خۆیەگرێ جیازێکمان بەرێ لە ماڵەوە فاسی خۆمانی پێ بکەین بزانین ئێمە بۆە چۆنمان وەرە پرسیارێکی زۆر جوانە و زۆر سادەتریشمان کردە بۆی لەو ئاڵۆزی خەڵک سەری دەرناچێت پلەکەم چەنە و چەند ساڵم خوراوە ئەمانە هەموو ڕێژەیەکی تەرفیع لە بەردەستمانایە بە جەدۆلەکە و بۆی کەسیش حەقی جەدۆلەکەی نەبێ بۆ ناڵێ لە 152 بۆ بە 185 وەنیە لە 200 بۆ بە 240 تۆ بە تەخمینی بۆ هەر ساڵێکی تەرفیعەکەت بۆ هەر تەرفیعێک دیکە خوراوە دوو جار تەرفیعت خوراوە 40,000 دابنێ مەیکە بە 50 مەیکە بە 75 باشە 40,000ەکە بێنە زەربی 12 مانگیکە بۆ ئەو ساڵت وازەحە ڕێگلایە 400,000 لەوێ تەرفیعێکی 40,000 نییە عفوا کاڵم بنمونە دوو تەرفیعی خوراوە ئێستا ئەوی دومی شەڵین کاکە ئەمە تەرفیعیەکەمیانە فەرموو بەڵێ یەکسەر بۆی ڕێگەکەمان ئاسانکەین 40,000 دینار بە نمونە بێنێتەوە زەربی 12 کا بۆ 12 لەبەرەوەی تەرفیعەکەی بۆ یەک ساڵی ڕاستەوخۆ 12 مانگە باشە زەربی 12 کا و زەربی 10 ساڵی کات ئەگەر توێ ئاسانتریکەین با زەربی دەی نەکات زەربی 5 کا لەبەری تەرفیعیکانی لێ خوراوە ڕێژەی دوو هەمیشی کە تەرفیعی دوو هەمی هەر چل نابێ ئەگەر چلمان تەخمین کردی خەمڵاندنمان بۆ کرد با بە کوردەکەی بڵین ئەو کاتە بۆ تەرفیعی دوو هەمی با 50 دانێ 50 کا زەربی 12 کا و زەربی 5 کەی کاتەوە ڕاستەو خۆ ئەوەنە پارەی لای ئەمە لە تەرفیع ئەی لە علاوە لە تەرفیع زۆر جوانە ئەمە بڕگەی ئەلفەکەی کە باسمان کرد وابزانم ڕێگەکەمان ئاسانتر کرد بۆ تێگەشتن
ڕێگەی دوو هەمە کەشمان ڕاستەوخۆ ئەو نمونەی کە ئێستا هێنامانەوە ئێمە بۆ خۆمان لە 509 بۆینەکە 509 دەرەجی چوارەکەی وازە دەرجە بین بۆی خەڵکی علاوەکەستمەوە بڕم 509 10,000 هەیە علاوەکەی 509 چییە 509 موچی بنەڕ دەگەیت تواز لەوە بێنە ئەخرەوەی بێڵم ئەڵێم ئەو کاتە 10,000 علاوەکەی بێنێ بۆ 5 ساڵ 10,000ەکە کەمترین علاوە چەندە چوارە 100 بۆ 144 ئێمە 8,000 حساب بکەین یان ئەخ من ئەڵێم باش تۆ ئەڵێی بە خەمڵاندنێکی بۆ بکەین بۆی سەری لێ کەسەکە بە نزیک زۆر دروستە با 7,000 دانین لە بینی دەرەجەکانی خوارەوە دەرەجەکانی سەرۆشاوە کە ئێستا نیزامەکەی تازەی 2015 ڕێگوای کردووە دەرەجەی 6 و دەرەجەی حەوت هیچ گۆڕانکاریی تیانی ڕاستەوخۆ زەربی 12 مانگیکە زەربی دەیکە لێ 120 لەوێشەوە زەربی حوتیکە 700 لەوێشەوە 140,000 دینارێک تقریبان ئەوەش ئەچێتە سەر ئەو پارێتری کە هەیە میکانیزمەکە بەڕێزان ئامێرێکی لە ستۆدیۆی پۆدکاستی دینار ئامێرێکی پشکنینی موچەکانتان پێدەدەین ئامێری پشکنینی موچەکە چییە بەم جۆرێ بۆی بزانیت ئاچۆڵە لە ماڵی خۆتۆ سێر کە بزانە پاری کارەبا چەنێ بۆ هاتۆ تۆیان پێبژاردیان سزای ئۆتۆمبیلەکە چەندە لە ماڵەکەی خۆتەوە بە شێوازێکی ئاسان بۆ دەربکەوێت کە موچە خۆری بزانە چەندێک سرە موچە و بەرزە موچەت وەرنەگرتووە و ئینشەڵا وەریێویت ئومێد بە خێرکەن با خێر بێتە ڕێتان میکانیزمەکە ئەوەیە تۆ وادا بنێت دوو تەرفیعت خوراوە تەرفیعێکیان بۆ 5 ساڵ تەرفیعەکەی دیکەشان بۆ 5 ساڵ تۆ 10 ساڵ تەرفیعت خوراوە نەدراوە دوو تەرفیع 40,000 دینار زەربی 12 مانگی بکە زەربی 5 بکە وەکو 5 ساڵ اینجا 50,000 دینار زەربی 12 مانگی بکە زەربی 5 ساڵی بکە ئەمە چەندی کرد ئەوەندە تەرفیعت وەرنەگرتووە سرە موچە چییە تێکڕایەک وەرگرە 4,000 دینار ناکە کەمترینە لە تایبەتی شنی تەشتا 3,000 ناوەگری 7,000 دینار 7,000 دینار جارانی 12 بکە وەکو 12 مانگ جارانی 10 ساڵی بکە دەیکە وەکو 10 ساڵ چەندی کرد ئەمە بە تێکڕا ئەمە تەنیا علاوە و تەرفیع واتە بەرزە موچە و سرە موچە ئەمەندەت وەرنەگرتووە جگە لە دەرماڵ جیگە یەک دنیا دەرماڵی دیکە هەیە ئەمەش ئەتوانی چی بکەی کردیە چەند بۆ منە کردیە 10 ملیۆن دینار باوادا بنین زەربی 45 لە سەدی بکە واتە زەربی 45 تەقسیم 100 باشە بیکە ژمارێکە بۆ دەرەچێت لەو حاڵەتە تۆ 10 ملیۆن دینار زەربی 45 تەقسیم 100یەکەی ئەو وەختە ئەکاتە نزیکەی 14 ملیۆن دینارێکی ینی ئەوەندەت ئەکەوێتە لای حکوومەت کە تۆ پیاوی میریت و فەرمانبەری میریت لە هەر دقەیە کاربێ محەممەدیان گەری هەیە وەری بدە ئەگەر یارمەتیم بێ قسەیەکی کۆتایی بکەن چۆنەڵێ لە هەموو قانونێکا شازێک هەیە یەک شتمان بیر نەچێ ئەم ڕێچکەی کەوتمان ئەو 10 ساڵەکە هەموو کەسێک دوو تەرفیع کەوتاوە ئەو فەرمانبەرانە ناگرێتەوە بۆ 10 ساڵەکە نایگرێتەوە بەڵێ لە سەرەتای ساڵی 2015 یەکسەر لە دەرەجەیەکی خواردتر تەرفیعیان کردو لە 15 بوون بە سەروتر ئەو کاتە ئەو بەڕێزانە تەرفیعیان نەخوراوە بەڵێ ئەو کاتە ئەو بەڕێزانە 5 ساڵیان پێویستە گە لە دەرەجەکانی سەرۆنتا ئەو پرە تاواکەن لە خوارش بن 4یان پێویستە تاوابن ئەو کاتە مەرجنیە هەموو فەرمانبەرێک دوو تەرفیعی خورابێت بۆیە ئەو پەیامە دروست بوو لە شوێنی خۆیان بڵین دروستە مامۆستا خالید ئەمە ئەلامەتی یەکسانە ئەمە لێرە باشتر دیارە ئەمەتی خەمڵاندنە بەڕێزان ئەمە خەمڵاندنە ئیستیمیشنە ینی بە خەمڵاندن باشە ئەگەر تۆ وتە 16 ملیۆن و 742,555 دینار خۆ ئەمە کەس بۆی نەژماردووی بەس گوێزیش بە ژماردن مایەکەی دیار بەڕاستی ئێمە تەنیا ئەمانێ نزیکت کەینەوە ئێمە ئەمەمان لا نییە ئەمەمان لایە بە خەمڵاندن ئەیڵێن چکە من ئێستا لەگە کە خاید ڕێکەوتم 36 ملیۆنەکەمان بە حەڤە لێ وەرگرت
هەر ساحبی قسەی خۆ بەخوا زۆریشی لێ بکەین کابراوتی تەماتش وتی تەماتە شیلۆی بە 3 و بە 2 کڕاکەم تێگەی تۆش بە 12 کڕاکی من ئەگە بەڕێز لە پەیامەکەمان بەغیر باشوتم هەست بێ و لەمەس بێن نەگنۆێنە ئەوەیە وەنیە کا خالی زۆر سپاس حڵقەی داهاتوو حەزەکەم باسی یا موچێ پلە تایبەتەکەین یا جیاوازی نێوان موچەخۆری هەرێمی کوردستان و عێراقەکەین یەکێک لەو دوانە هەڵەبژێری تاو کاتە سپاردەی کەسێکتانەکەم کە هەرچی درهەم و دینارە لای ئەوە وە لە هەمومان دەوڵەمەندتر